سڵاتان لەوێ هاوڕێیان بەخێر بنەوە بۆ دوایین بەش دەربارەی سەرەتایەک بۆ لۆژیک بۆ هەڵە لۆژیکیەکان ئەمە دوایین بەشمانە بێت. ئەم جارە چوار هەڵەی لۆژیکی وەرەگرین، بەڵام پێشەوەی باس لە چوار هەڵە لۆژیکیەکە وەکەم حەزەکەم پێتان بڵێم کە بەڕاستی هەڵە لۆژیکەکان زۆرن وە کتێبی زۆر و باشیش نووسراون دەربارەی هەڵە لۆژیکەکان. بەڕای من پێویستە لەسەر هەمووتان فێر بن کە هەڵە لۆژیکەکان چینەوە چۆن بیان ناسنەوە و چۆن وەڵامیان بنەوە. ئەمە واتان لێکە لە ئارگومنتە لە دیبیتکردنە لەوانەیە بێگومان کە باشتر بن و ئارگومنتی لاواز نێن نەکایەوە و بە ئارگومنتی لاوازی کەسانی بەرامبەریش هەڵ نەخەڵەتێن. ئەگەر هاتو کەسەکە بەمە بەزوا بکایە خود بێمە بەستیش بیگەر. بارحاڵ یەنە سەرەمەیان ئەم هەڵە لۆژیکیە پێوترێت special pleading fallacy. ئەم هەڵە لۆژیکیە کاتێک کەسەکە ڕیسپەڕێکەکە ڕیسپەر واتە ئیستثناء یاخود exception بە ئینگلیزی، یعنی جیاکاریەک ئەکات بۆ شتێک وە لە یاسایەک بێبەری دەکات بەبێ ئەوەی پاساوێکی دروستی هەبێت. جۆرێکە لە دڵستانداری واتە مرۆڤەکە یاسایەکی گردردونی دانێ ئەڵێ هەموو شتەکان ئەبێ لە سەرما سیاسا بن بەڵام جیاکاری بۆ یەک دانیانەکە، ینی شتێک یاساکە نایگرێتەوە بەبێ ئەوەی پاساوێکی دروستیە بێ بەڵگەیەکی دروستێ بێ کە بۆ ئیلا بێم شتە یاساکە نەگرێتەوە. بۆ نمونە لێرە دوو نمونەم بۆ ئامادەکردن. بۆ نمونەمان ئەڵێت ئەڵێ زانای باش ئەگەر کەسێک زانایەکی باش بێت هەرگیز تاقیگەکەی بەجێ نایڵێ. اینجا ئەو کەسێکە لەگەڵی کارەکە پێڵێ ئەڵێ بەڵام خۆ دوانیت کەم قسەیاکە، ینی تۆ ئەم یاسا دانا کە هەموو زانایەک ئەڵێیت نابێت لە تاقیگەکەی بێتە دەرەوە ژنە زانایکی باش نییە بەڵام خۆی وا ناکات. ئەویش ئەڵەشی ئەڵێ ئاخر کاکە من پرۆفیسۆرم و من زۆر مەشغوڵم بەشتی زۆر گرنگترە و نەک ئەوەی کە لە هینا بمێنمەوە نەک ئەوەی کە لە تاقیگەکە بمێنمەوە، کەواتە جیاکاریەکەکە بۆ خۆی بەڵام بەڵگەیەکیشی باشی پێ نییە کە بۆ ئەو جیاکاریەکە. نمونەیەکی ترەوەی ئەڵێ بڵێ و ئەڵێ بڵێ من ڕام وایە کە ئەبێ هەموو ئەو کەسە ئەو هەموو شۆفێرە سەرخۆشەکان زیندانی بکرێن، بەڵام جەنابی حاکم ئەوە کوڕی منە کوڕێکی باشە کە تەنها یەک هەڵی کردووە، کەواتە بەس لەبەرەوەی کوڕی ئەو ئافرەدەیە یان کوڕی ئەو پیاوەیە نابێت حاکم سزە بە، ئەگەرنا خۆی دام بەوەی هەنێت کە هەموو کەسێک ساقی سەرخۆش بکات و یاسا پێشەکە بڕاتە زیندان، بەڵام کوڕەکەیەوە نا، بەڵام هیچ پاساوێکی باشی پێ نییە کە بۆ نا، تەنها پاساوەکەیەوە لەبەرەوەی کوڕی منە و منەزانم کوڕێکی باشەوە تاوە، بەڵام ئەمە نابێتە بەڵگەیەکی لۆژیکی. ئەمە special pleading fallacy ئەوە زۆر لە ئاینەکانیشا زۆر بەکارهێنرێ، ئەتوانن زیاتر بگەڕن بەدوایە. هەروەکوتم یعنی ئەو نمونانەی کە یەم بۆ منە special pleading fallacy یان equivocation و ئەوانەی تر کە باسمان کردووە ئەتوانن بگەڕێن بەدوایە زیاتر کە نمونەی زیاتری لەسەر بدۆزنەوە، وەڵامدانەوەی ئەو هەڵە لۆژیکانە لەسەر بدۆزنەوە. من دڵنیام زۆر سەرچاوە ئەدۆزنەوە سەبارەت بەوانە. هەرچۆنێک بێت equivocation ئەو هەڵەیەکی لۆژیکیە کاتێک لە ئارگومنتێک چەند پێناسیەک و مەبەستێکی جیاواز بە وشەیەک بەکارێت کە ئەگەیتە دەرەنجامێکی هەڵە ئەگەیتە دەرەنجامێکی هەڵە، چونکە بۆ نمونە تۆ لە پرێمسێکە وشەیەکە بەکارێنەوە هەمان وشە لە پرێمسی کتاب بەکارێنەوە، بەڵام دوو وشەکە هەمان واتای یەکیان نییە، لە کۆنتێکستی جیاوازە وشە واتای جیاواز ئەگەێنێ، پێناسی جیاوازێ بێت. ئەگەر ئەمە بە نمونە بێنینەوە، کەسی یەکەم ئەڵێت پرسیارەکە ئەڵێ ئایا چەک باشیان خراپە، کەسی دووەم ئەڵێ چەک خەڵک ناکوژێ بەڵکو خەڵکە کوژێ، کەواتە چەک باشە، بەڵام ئەمە هەڵێ لەبەرەوەی ینی لە یەکەمە ئەو کەسی یەکەم کاپرسەڵێ ئایا دەمانچە باشیان خراپ باز لە کەسایەتی دەمانچە ناکات، دەمانچە کەسایەتی نییە، باس لە بەکارهێنانی دەمانچاکە، بەڵام ئەم یەت پێناسەکە گۆڕێ نەخێر دەمانچە خەڵک ناکوژێ. ئەم ئەرگومنتەکەیەوە نییە کە ئایا خودی دەمانچەکەی خەڵکە کوژیان خەڵکەکە، بەڵکو لە ڕوانگەیەکی چۆنڵێ ئەڵێ ئەگەر هات و مرۆڤ دەمانچێ بێتە دوای، بەڵام ئەو پێناسی باشە و خراپەکە و
دەمانچەکە ئەگۆڕێ لە کۆنتێکستێکی جیاوازترا بەکارێنێ. ئێستا بۆ نمونە لە خوارە وەڵامیەوە وڵێ ئەگەر ئەوەی ئەم ریزنینگەی بەکارهێناوە پێی بڵێ ئەی ئەڵێ کەواتە با ڕێگە بین هەموو کەسێک بتوانێت سەرناو سەری بۆمبی ئەتۆمیەکان بەکاربێنێ، خۆ بۆمبە ئەتۆمیەکان خەڵک ناکوژێن، خەڵکە کوژێ. ببوورە بەڵکو ئەڵێ ئەی خۆ سەری سرە بۆمبە ئەتۆمیەکان خەڵک ناکوژێ، کەواتە بێن بە خەڵک، ئەوان خەڵک ناکوژن، کەواتە بێڵە چۆنەڵی شتێکی کاتە چێکی ئەتۆمی شتێکی خراپ نییە. بەرحاڵ بابینە سەر نمونەی دووەمەڵێ لەو کاتەوەی تەنها پیا و کەسانی ئەقلانین و هیچ ژنێک پیاو نییە، کەواتە هیچ ئافرەتێک زیرەک نییە. ئەمە بێت کەمێک لە ئینگلیزی تێبگەی بۆ ئەوەی لەم هەڵی ئیکۆڤیکیشنە تێبگەی. وشەی مان قەیناکە بەواتای پیاویەت، بەڵام لە هەنێ شوێنە بەواتای مرۆڤیەت. یعنی کە ئەڵێ مان بۆ منە man is a dangerous animal، یعنی مرۆڤ ئاژەڵێکی مەترسیدارە. ئەو قسێ نازانم لەکوێ گوێم لێ بووە، بەس بەرحاڵ ئەڵێ مرۆڤ ئاژەڵێکی مەترسی، کەواتە مان بەواتای مرۆڤ بەکارهاتووە. ئەگەر سێریکەی ئەم دوو وشەکەی تێکەڵ کردووە، چون لێرە ئاڵێ لەوەتەی ئەگەر ئەمە تەرجمە بکەین بەڕاستی بەپێی کۆنتێکست، ئەڵێن لەو کاتەوەی کە مرۆڤەکان ژیرن و ئافرەت پیاو نییە، کەواتە تۆ دوو پرێمسی زۆر جیاوازە. تۆ لە یەکەمە باز لە هەموو مرۆڤەکانەکەی مان وەکو مرۆڤ بەکارێنی، بەڵام لە دووەمە مان وەکو نێر بەکارێنی، وەکو ڕەگەس، کەواتە ئەمە هەڵەیەکی ئیکویڤۆکیشنەڵە. هەڵەیەکی تری ئیکۆڤیکیشنەڵەوەیە زۆرجار لە بابەتی ئیڤۆلوشنا، بۆ نمونە پێناسەی ئیڤۆلوشن تێکەڵ ئەکەن لەگەڵ ئەبایۆجێنەسیس. ئەبایۆجێنەسیس ئەکۆڵێتەوە لەوەی کە چۆن لە مادەی نازیندووە مادەی زیندویە تەکایەوە، کە یەکێکە لە تیۆرە کۆنەکان، لە ڕاستیە چەند تیۆرێکە لەوەی کە چۆن ژیان ئەکرێ هاتبێتە کایەوە لەسەر زەوی. بەڵام ئەمان ینی زۆر کەس کە لە ئیڤۆلوشن تێناگا، ئیڤۆلوشن پەرەسەندن پێناسەکەی تێکەڵەکە لەگەڵ ئەبایۆجێنەسیس. هەرچۆنە بێت کێشەیەکی هەڵەیەکی لۆژیکی تر بریتە appeal to pity logical fallacy. ئەمەژە هەڵە لۆژیکیە کە بەکارهێنەرەکەی هەوڵ دەدا لە ڕێگەی جوڵاندنی هەستی بەرامبەرەکەیەوە ڕاستی ئارگومنتەکەی دەربخات. یعنی وا بکات کە بڵێ ئارگومنتەکەم ڕاستە، بەتایبەتی وا لە کەسی بەرامبەریەکە کە هەست بە زەیی بکە بۆ یان هەست بە تاوان بکە بەرامبەر ئەو کەسە. واتە بەکارهێنانی هەستە وەک لەوەی بە ئەقلانی بۆ بە لۆژیکی باس لە فاکتەکان بکەیت. بۆ نمونە تۆ کەسێکە بینی، سەگێکە بینی لە دەرەوە، شوێنەکە نییە بەڕاستی، بۆ نمونە سەگەکە بەریتە ماڵەوە بە خێویکەیت و گرنگی پێبێت، تۆ ناتوانین گرنگی بەخۆ بە اینجا تازە سەگێکە دۆزە. بەڵام کەسێک لەولا پێێتەوە ئەڵێ ئەی تۆ ئەتەوێت ئەم سەگەکە لەلایەن دایکیەوە بەجێ هەڵدراوە و بەتەنیا خەریکە ئەمرێت و تۆ ناتەوێت خانی خۆی هەبێت و بژی و دڵخۆش بێ، کەواتە هەستی تۆ جوڵێنە بۆ ئەوەی قەناعەتت پێبێنێ کە سەگەکە بەریت. لە کاتێکا تۆ ئەتوانی ئارگومنتی ئەوە بکەیت کە بەڕاستی شوێکە تۆ شوێنەکە نییە تا دوایی، بەڵام ئەو بە شێوەیە گوا یاری بە هەست دەکات کە کەمێک بۆ قورسە بێت ڕەتی بکەیتەوە ئارگومنتەکە. ئەمە ئارگومنتە لە چیترە؟ لە زۆر شتا بەکارێ. بۆ نمونە لێرە مەحامیەکە بە دەستەی سوێندخۆران ئەڵێ ئێوە چۆن ئەتوانن ئەم پیاوە سزایی بن بە سزای کوشتن تاوانباریکەن بە کوشتن؟ ئەو کەسە بێدایک و باوکە. بەس کەسێکی کوشتووە، ئەگەر بێدایک و باوکیش بێ، چ پەیوەندیەکی هەیە بەوەی کە تۆ بڕۆی کەسێک کوژی؟ کاتە ئەمە لێرە مەحامیەکە بەس ئێوێ هەستی دەستەی دادوەران و سوێنخۆران و ئەوانە بجوڵێنێ تاوەکو لە ڕێگەی هەستەوە قەناعەتیان پێبێنێت کە ئەم ئارگومنتی جێبەجەکەن کەم کەسە سزانەت. چوارەم و دوایین لۆجیکل فاڵسی، هەڵبەتە دوایین نییە لە هەموو لۆژیکل فاڵسیەکانە لە هەڵە لۆژیکەکانە، بەڵام بۆ ئەم زنجیرە ڤیددیۆیە ئەمە دوایەمینیانە. faulty generalization هەنە جار پێوترێ hasty generalization، هەنە جاریش پێوترێ over generalization، واتە زیاد لە حەد شتێک بگشتێنیت. کاتێک کەسێک لە یەک دیاردەوە گشتاندن بۆ تەواوی مرۆڤەکانەکات،
یعنی بۆ نمونە تۆ سیارە لێ خوڕیت لە پڕ ساک تەکسیەک بەسەر تایشکێنێتەوە جنێو پێەیە ئەیکەن بە جنێو لەوە بڕارێ ئەڵەی هاوەی ساک تەکسی بێت جنێو فرۆشە تەنها لە ئەنجامی ئەو دیاردەوەی تاکە ساک فرۆشەکاتۆ جنێی بەتواوە تۆ گشتاندنێکی بۆ هەموو ساک تەکسیەکان کەواتە ئەمە هەڵەیەکی لۆژیکیە. لێرە نمونەی ترمان هەیە ئەم مەیمونە هینێکە جێ لەم باڵندەیە مۆزێکە جێ لەم باڵندەیەش هەڵێ ئەو مەیمونە بەس ئەو مەیمونە ئەمان مۆزی لە من دزی کەواتە هەموو مەیمونەکان دزن بەڵام بێگومان ئەوە ڕاز نییە. یان تۆ کەسێکە بینی ئەڵەی جۆن حەزی لە کۆکاکۆلایە جۆن خەڵکی ئەلاسکایە کەواتە ئەوەی خەڵکی ئەلاسکا بێ حەزی لە کۆکاکۆلایە بەڵام بۆ شێوازە نییە. نمونەی ترەوەی ئەڵێ دوای ئەوەی کوڕەکەم کوترا یعنی کوتانی وەرگرت ئەو تووشی نەخۆشی ئۆتیزم بوو کەواتە کوتان هۆکاری ئۆتیزمە لە کاتێکە ئەوە ڕاز نییە ئۆتیزم هۆکاری تری هەیە بەڵام ئەم کەسە لەبەری ئەم دیاردەی بینیوە لە ئەنجامی ئەم دیاردەیە گشتاندن بۆ هەموو ئەوانەی تر ئەم سوودفێ ڕوویان ڕێکەوتیان ئەم ڕووداویان ئەم دیاریان هەر شتێکە گشتاندنەکە بۆ تەواوی ئەوانەی تر هەرچۆنێک بێ هاوڕێن هاتینە کۆتایی هەموو زنجیرەکەی سەرەتاک بۆ لۆژ ئەمە سەرەتایی زۆر سەرەتاییە بۆیە هیوادارم خۆتان هەوڵ بن زیاتریش دەرباری بخوێنەوە و هیوادارم سوودتان لەم زنجیرە بینی بێ و ڕێز و سڵاومانێ لە ستافی زانستی بیرۆڕاوە کاتێکی خۆش بۆ هەر هەمووتان.